جملة دايق بو قلت يا قدنجي محمد نية بكتكي نتي دري من لصالي 1987 بكاردك سمون فرۆشتن لەسەر شەقام و یاخود لەسەر عارەبانە ئەنی دیمەنێکە کە ماوەیەکی زۆرە ڕەنگە خەڵک نەیاندیت بێت بەڵام مامەیەک لێرێ بە درێژای تەمەنی ئەو کارەی کردووە با بچمە لای خۆی گفتوگۆی زیاتری لەگەڵ بکەم مامەجان ماندوو نەبی بخير بجاني من دەنگ و باست باستكم سلامت لەگەڵ سەمون فرۆشتنەکە چۆنی الحمد لله باشين اخوي بزياد من لە مێژە نەمبینیوە مەسەلەن سەمون فرۆشتن لەسەر عارەبانەوە ئەوانە تۆ تاکە کەس نیکە و کارە بکەی لە ئێستادا بيشتر هبو بله من لصالي 1987 بكاردك باس بعربان فروشتيه با شان فروشتيه با باسكل فروشتيه بعربان سيتان فروشتيه وبزايد ماتور سيتاش ماتۆر سێتە بله بەس ئێواران دێرە فيواران ليرم سبينانوش لا كورانا دفرش هەر بە عارەبانەی نا سبينان بعربان فريانا دبي بماتور سيتاش بله باشە مشتری خۆت هەر هەیە ئێستاش بله الهم لكولان مشتركان بتايبت لكولان ثابتن وتاجيجين ليرش مشتري معناه زوري مشتركان دوباره بله کە خەڵک دە و دیمەنە دەبینێ ئەسەن هیچ ناڵێ قەدیم و مەبیر هاتەوە زۆر جار بۆ نمونە چەند مانگێک پێش ئێستا ئافرەتێک لەسەر عارەبانەیە و لای ڕاوەستا بوو ئافرەتێک تقریبان تەمەنی 30 ساڵ بوو یعنی ئافرەتێکی با بڵێنەوە بوو دەستی بە گریان کرد تر هێوا شێواش لای عارەبانەکە هاتە لای من گوتم بۆ گریەی گوتی بەخوای ڕابردوون بە بیراتم یادگاریە زۆر جارە بۆ جارێکیانش دەباتە کابراەک ڕایگرتم گوتی هەموو سەمونەکە لێ دەکڕم برایەکەم لە ئەڵمانیەوە حەزەکە گوێ لە دەنگت بێ بەس گوێ لە دەنگ بێ لەبەرەوەی یادگاریەکی دەنگەکەت یادگاری بەڵێ چۆنی مەسەلەن بانگی خەڵک دەکەی هیچ شوازش تایبەت بە خۆت هەیە نا مەسەلەن بۆ بانکردنی بەخۆیان دەزانم لەبەرەوەی ئیشەکەمان مەسەلەن با بڵێن پاک و خاوێنە چیفر نییەکە بێ سەمونەکە هەڵدەبژێرین وەکووەنی ئێستا تو دەچیە حتا لە فرنیش باشترە لەبەرەوەی لە فرنی هەموو نوعاچی تێ دەکەم مەسە با بڵێن سوتاوی خاو نازانم چی بەس ئەمە هەڵی دەبژێرین ئەو جەدەینە ئێرە و کارتۆنەکانمان پاکە جەیەکەمان پاکە ئەلحەمدولیلا نوێژ دەکەین دە و دەستمان پاکە باگەر جار جاریژەکە بازار نەبی بەخوای جاری وا بۆ سی علاگەمایتەوە چل علاگەمایتەوە هینایت مێرە بەخۆی علاگەی بازاریە بەڵام ئەمە گوتیتمان دوو علاگە بازار و ئی دوێنێشە بەسەری خۆی نەفرۆشتەوە بە خەڵک نەنا هەم شایانی خواردنام هەم دوو بازار هەم مشتریشمان ئاگادار کردۆی دوێنێ گوتت شەش منداڵم بەمە بەخێو کردووە ئەمە چی بوو؟ وەڵاهی تەبعاً لە مێژاوی شەی دەکەن واتە لە زووە شەش منداڵم پێی بەخێو کردێ بەڵێ سپاسەکەم سەلامەت بی جا ئیشەکە با بڵێن خاوێنە حرامی تێدانێ سوندی تێدانە کۆمەڵەشتی تێدانێ ڕۆژانەیەکی بەلای کەمی یعنی ئەتوانین پێ بژێ مامەجان کەس هەبووە بێتەلات بڵێ پارەم پێ نییە وەزەڵای ئەزم لە سەمونەکەتە ئەگەر ئەمە دڵنیا بین کە سوالکەر نییە هەیدەنیە بەڵام بەداخەوە سوالکەر زۆرە بە هەیە درۆکات لەلای من و توێتی سوێن بەخوا دوو علاگەمەیە بە سوێن بەخوا 1500 پێماوە کە داومە پێی بینومە لەسەر عارەبانەیەکی تر لە شوێنێکی تر پارەکی چاچی دەرێناوە شتی کردووە ئەجا ئەوانە زۆرن ئەوانە پیان دەگوترێت سوالکەری مستەقف بە سەمونی تۆماتیک دەفرۆشیان حەجەریش دەینی ڕۆژانە نا حەجەرینە لەبەرەوەی حەجەری هەلێرە بەسێن بابرێن لە هەموو جەیەک زۆرە ئەوە یەک دووهەمیش خۆڕان ناگرێت لەسەر عارەبانە هەم ڕقە بێت یان کەپسە بێ ئەوەیە مەسەلە بەڵێ زیاتر بە تەمەنەکان مشتریت نینە لەبەرەوەی لە پێشترش لێیان کڕی ئێستاش دێنەوە لات نا بالعکس گەنجەکانی بە تەمەنەکانیش هەن بەس زیاتر گەنجەکان لە مێژە کاکەەوە ئیشی ئەوڕۆنیە ئەمن حتا تەنانەت ڕەمەزانیش ڕەمەزانان ساڵەکانی 1995 پاسکیل و عارەبانە زۆر بوو لە کۆڵانەکان سەمونیان دەفرۆشت گوێم لە دایک بووە گوتی ئەگە دەنجی محەممەد نییە بە کچەکەی نەچێ دەرێ ئەگەر دەنجی محەممەد نییە نەچێ دەرێ ینی بە ئەسپ بۆ ئەوانەش هەر فرۆشتوتە ساڵی 1970 تاکو و 3 ساڵ ئەسپتان بەکاردێناکە بەڵێ ئەسپمان بەکارێنا لەبەرەوەی سەمونەکە بە ڕێژەیەکی زۆر سەرفە بوو پارەی سیارەشمان نەبوو ماتۆر سێتایش نەبوو ئەسپەکە باشترین شت بوو ئەمەش فریای مشتری ناکرد کۆڵان بە کۆڵان پارە پێونێ ئەسپەکەم سەریع هەم توانای
هەڵگرتنی سەمونی زیاتر چەند گەڕێک دەگەڕێ بەیانیان وڵی سێ چار گەڕێک سێ چار بۆ نمونە سەی داوا تعجیل محەلەی عەرەبان ئسکان ئەوان بەڵ فەرمە عەبدولساقی هەر لە کوردستان ڕوو سەرکەوتووی سەلامەت بیا ئەو دیمەنە من لە مێژ بنەم ئێستاش تازە بانک دەکرد ئێستاش گەر بتوانی ئەوە بانکێەوە باشە لە خزمەتە توماتي جلس سمو توماتي جلس سمو توماتيك توماتي جلس سمو توماتيك